22 مانگ سجن بوومە بە بێمەواجە سەد کەس هەر لێمان ئیدام کرد لە سەجنەها ئێستا ئەمە مەسیرەکمانە موچەی مانگی سێمان وەرنەگەتووە برادێکم لەگەڵا بوو هی مانگی دووشی وەرنەگەتووە ئەم بەیانە لەگەڵ ماهاتووە وەڵی وتی ئاوا هەر ئەمڕۆ وتیان بەیانی پارە نەماوە دوێ بڕ ڕۆژی کاتم پارە نەماوتی بێزار بووم منە هاتو تۆم کرد وتی وازم هێنا ئیتر وتی بەهاتم بەشک و ئەم مانگە بمدەنێ ئێستاش ڕۆیەوە هی مانگی سێ و دووشی وەرنەگرتووە ئێستا ڕۆیشتەوە بووە تەکێ ماڵی لە تەکێیە منیش خۆم ئەحمەد بێدەریم پیاڵێن برای خەلی بێدەریم 22 مانگ سەجن بوومە بە بێمەواجە سەد کەس هەر لێمان ئیدام کرد لە سەجنەها ئێستا ئەمە مەسیرەکمانە وەڵی نە بنەماڵەی تاڵەبانی نە بنەماڵەی جەلات هەڵبانی نە بنەماڵی بەرزانیش بەقەت یەک ڕۆژی بنی هەیە ئەی خەسەی کەرکووکیان تازی بنە دەراوی ئەمە شەرەفەکەیانە ئێستا کورە ئەو مانگی دویان داوە هەتا مانگی پێنج بدەن حکومت هەر نییە ئەگەر یەکێک ئەقلی وابێکە حکومەتێ لە کوردستانە هەیە معناوی هەربی ئەقڵە ڕێزم هەیە بۆ جەنابتان ئەمە شتێک نییە کە بە ناوی حکومەتەوە نە لە هەولێر نە لە سلێمانی کوڕێکی مناڵ وەڵڵاهی لە هەیە ئەی کەرکووک لەگەڵمانە بوو هەتا دنیا بڕێتەوە لە بیرم ناچێ 6 پێشمەرگە بوو بەدیل گیرا بوون پێنجیان ئیدام کرا وتی دەست داما وتمان بۆ دامای وتی پێم کفرە من لەگ ئەوان ئیدام بکرێن و من سەعاتێ دوای ئەوان بژێ وتی یەک دایکێکم هەیە لە دنیاە ئێستا وەرە دایکی ئەوە موتەوەرەگرێکەوە یەک کوڕی مناڵی هەبی ئیدام بکرێت تەمەنی 15 ساڵ بکردیانە 18 ساڵ بووی ئەمە پاداشتێکەوە ئەم عالەمەی بینێ ئیتر چی بڵێ بەمانە پارە بە ملیۆنەها هەیەنەوە لە بنقیانە لە سلێمانی لە هەولێردا ناو نایدەنە خەڵک پسم گاتە بەخڕەکەن برێن پارە نیە درۆکەن هەتا بن قوڕی دایکی و باوە پیریان پارەیان هەیە بەس دزی و حیزی نایە لێ پارە بێ هیچی کە نییە ئیتر ئەوەیە ئیتر ئەوە ئەگوی بڵێ پارەیە ئەوەشی بزانێ حکومەت هەیە درۆکە